بوونی شان و نمایشی شانۆیی بەشێکە لەو چالاکیانەی کە زیندوێتی بە هەر ناوچێ یان بە هەر شارێک یان بە هەر شوێنێکە بەخشێت کە لەلایەن هونەرمەندانی شانۆکارۆکار لەسەر تێکستێک دقیقی شانۆیی دەکرێت و لە ڕۆژانی نمایشە گڕوتینی خەڵکی بۆ بینینی شانۆیەکە دیارە هەندانی باشترە بێت. هەمیشە شانۆ پەیامی تایبەتی خۆی بووە لە هەموو کات و سات و سەردەمێکدا. هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی و زیندوێتی لە بواری هونەر و بەتایبەت هونەری شانۆش بەشێکە لە کللتوری ئەم ناوچەیەوە و هەمیشە لەلایەن هونەرمەندێک لە دوایەکەکانەوە کار لەسەرم بابەتە کراوە بەرەو پێش بچوونی هەم شانۆ و هەمیش پێڕێویکردنی ئەو قۆناغە نوێیانەی کە ڕوئات لە بواری شانۆیە. سەباسەکەم لەسەر یەکێک لەو شانۆیانەی کەوا بڕێرە لە ڕۆژی داهاتوە نمایشکرێ شانۆیی ماسی کوێرە بەڕێز ژیر جوتیار کە یاریدەدەری دەرهێنەری شانۆیەکەیە لەگەڵ مایە قسەباسی لەگەڵاکەم. کاکە ژیر سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بەشداریکردن. بەخێر بێت. بەر لە هەموو شتێک شانۆیەکە کەی نمایشەکرێ و ئەمەشتان پێکردووە لە چەند ڕۆژی داهاتووە؟ لە چەند ڕۆژی داهاتوە ئێمە نمایشی خۆمانەکەین لە 22 مانگ تاوەکو 2 نمایشەکەین کاتژمێر 5 لە هۆڵی بەدیعەتاتاش لە پەیمانگەی هونەرە. زۆر باش، دەستان خۆش بێت. خۆشویستان بەر لەوەی قسەی تر لەگەڵ کاکە ژیرە بکەم ئەوان پرۆمۆییان لەسەر شانۆیەکی خۆیان ئامادە کردووە بە هەمومان پێکەوە ببینین و دواتر قسە لەگەڵ بە ڕێزیانەکەم بۆ فەرموو. لێرە من مافی قسەکردنم هەیە و ئێوە نا. لا چاوتەڵێم دیسانی یاویت؟ بۆ خۆ گونجاندن لەگەڵ سەردەمی تازەیە ڕێک خراو پێویستی بە خوێنی نوێ. دەستان خۆش بێت. شانۆیەکە شانۆکی موزیکاڵیە؟ نەخێر زۆرێک لە شانۆی تونند و تیژی یعنی بۆ شێوازی کە هەم گروپەکە شێوازی گروپەکە کاڵەزە بۆ شانۆیەکە کە تایە زەبرزونتێتی بۆ بینەرە گوێزێتەوە شانۆیەکە تایە کێشەیەکی کۆمەڵایەتیە توانین بڵێن میوزیکی تیا بەڵام ئەوەیە زیاتر هونەری تیا بەڵام ئەوەیە زیاتر ئێمە بە کێشەیەکی کۆمەڵاتی ناوزەم ناکردووە. وەکو ستایل لەسەر چ قوتابخانەیە کاری لەسەر کراوە؟ ئەزمونگەریە وەناغیێژ زمونجێرە ینی ئەوەی کە سوودمان لە کۆمەڵێک میتۆد وەرکردووە بەڵامەوەنی بڵین بەتایبەتی میتۆدێکی دیاریکراومانی ئیشمان لەسەر کردوێ هەم لە ڕووی دەرهێنانەوە هەم لە ڕووی نواندنەوە هەتا قۆناغیشی ئەزمونگەریە. سینۆگرافیای کارەکە سینۆگرافی کارەکە بەشداربووان کردومانە لەگەڵ دەرهێنەرە گفتوگۆمان لەسەر ئەوە کردووە بەو شێوازی کە چۆن بنیاتی بنێن سەر تەختەی شانۆ چۆن وێنەی خێزانێک ماڵێک کە دروستکەنەوە سەر تەختەی شانۆ بە شێوازێکی واقعینا بە شێوازێک کە بتوانین کۆمەڵێک فۆرمی تیاجەکە بکەینەوە هەم ماڵ و هەم شوێنێکی تریش تیاجەکە بکەینەوە. زۆر باشە. شێوازی ساوند ئیفێکت و ئەم بابەتانە میوزیکانی کە تایەوەکەوەی کە لە پرۆمۆی کارەکەتانە هەیە هەر هەمان ئەو میوزیکەیە کاریگەریە بێ لەسەکە هەمان میوزیکە و لەگەڵ کۆمەڵەکە لەیان کاکە ڕۆژەوە کە ئاوازی بۆ دانراوە کۆمەڵک میوزیکی تریشی تایە هەم ئاوازدانەری ئەوەی کەتیە بەشەکان کردومانە ئۆپەرسمان هەیە کەتیە دەنگی چاقیکاتەوە لە ناو نمایشەکە بۆ شێوازاتوانین باسیکەین. زۆر باشە. کارەکە لەلایەن کێوە کراوە خۆتان کردوتانە یان باوبەشیە؟ بەهاوبەشی پەیمانگەی هونەرجوانەکان و گروپی زێبۆشانەیە نووسەری داقەکە و دەرهێنەری هونەری لەلایەن ڕاوێر نەوزاتەوە و دەرهێنانی کارەکەش لەلایەن مامۆستا ئاراز عەبدوڵڵاوەیە. چەند ئەکتەریتە؟ نزیکەی 10 ئەکتەریتیایە 6یان سەرەکین و 4یشیان یاریدەری ئەکتەرن لەسەر تەختەی شانۆ هاتە بەو فۆرمی تەکنیک و جۆرێک کارکردن لەسەر تەختەی شانۆ تاقیمان کردوێتەوە تایە. بۆ خوێندکارانی شانۆ نمایشەکەن یان گشتیە بۆ گشتیەوە نمایشێکی گشتیە بە هاوکاری هەردوو بەشەکەیە. ئێستا بینەری شانۆ باشە؟ ئەوەیان لەم قۆناغەیە ینی ئەگە بڵێن ئێمە بەداخەواڵم ئێمە تۆزێک دەوژمێکمان هەیە بەرامبەر بینەری کوردی پێمان وایە کە لە ڕێی ئەوەی کە بڵێن بینەری کوردی خراپە نەخێر ئەمەوەکو شخصی خۆم ینی وەکو بڕوام وایە بینەری کوردی لە هەستێکی پێشکەوتووە هەم لەوەی کە کۆمەڵێک فۆرماتیا تاقی کردەوە کۆمەڵێک وکوی کە بەزاراوە شانۆیەکە ڵێنی قاپچیمان ناوە بە بینەر ینی بۆ فۆرمە تاقیمان کردەوە تا ئێستا کاردانیان زۆر باش و بینەریشی باشیشمان هەیە هەیتا حدێک لە ناوچەکانی تر کە ئەو گۆڕوتینی کە لەلایەن بینەرەوەی هێزێکی زۆر باشە بەخش بە شانۆکاران.
زۆر باشە شێوازی نمایشکردنی هۆڵەکانی شانۆ تا چەند لە ئاست تمۆحی شانۆکارانە بنیاد مەقصدەوەی کە بنیانانی شانۆ لەناو هۆڵەکان تا ئێستا هیچ هۆڵێک یعنی ئەمەش ئەیڵێم هیچ هۆڵێک لەناو ئەم شاری سلێمانیە گونجاو نییە بۆ کاری شانۆ یعنی بەداخەوەی لەم زۆربەی هەم هۆڵەکانی ژێسایان بۆ بانگەشەی سیاسیە یاخودەوەتا بۆ کۆڕ و کۆبوونە و چلەکان ینی تا حدێکیش بۆ باش نییە نەکتەجاوی کە بۆ کارێکی شانەی باش بێ ینی بەداخەواڵم ئەو ستافیکەیان ئەو بەشی کە شانەیان کردووە هیچ پرسییان و پرسوڕایشان بە خودی شانۆکار نەکردووە بەڵکو بە شێوازێکی کۆن و باو تەقلیدی دروستکراوە تەنانە ئەو شانۆکەی مەش تایە پرۆڤاکەین نمایش دەکەین بە هەموو هۆڵەکانی ترەوە زۆر باشە بابێمە سەر یەک بابەتی تر لە سەر نمایشکردنی شانۆیەکە ئێوە هەوڵەکانتان چڕ کردوەوە لەسەرەوەی کە باس لەسەر کێشە کۆمەڵایەتی ئەو بکەن ئەو دەقانی کە هێنن بە تایبەت دەقەکان کوردینیان جیهانی داخەکان ئەوەی کە تاسە گروپی زێبۆشان و کاری تیا کردووە لەلایەن نووسەر کە ڕاوێرنەوەزاتە خۆی بۆ کاری تیاکراوە نووسینەکان تا ئێستا زیاتر ئەوە بوو هەر ناڵم لایەن خۆماڵیانی نووسەر خۆی نووسیوێتی و لەناو پرۆڤەشا بە کۆمەڵک فیلتەرە ڕا بە کۆمەڵک تاقیکردنەوە ڕۆ دەستکاری تیاکرێ تا ئەنی من ئەوە خودی خۆم و هەموو نمایشانی کە پێشتریش کردومە خۆم نووسیم و خۆشم کاری دەرهێنانیم بۆ کردووە بە هەمان شێوەمەش زۆرێکە لەو ئەزمونێکی زۆر تازەشێ بۆ من وکو یاریدی دەرهێنەر کە کارم تیا کردووە ڕێکاری خۆپارێزیەگرنە بەر لە بێگومان و ئەوەی خۆ ئامادەکردمان هەیە بۆ نمایش کۆمەڵێک ڕێکاریشمان هەیە کە ئەوەی کەیتر بۆی کە بۆ خۆپارێزی بێ کردومانەتەڕ زۆر باشە پرۆڤەتانی سا گەیشتوتێکێ ترگەیشتونەتە فیناڵیان ماوتانە جارێ بێگومان گەیشتونێتە ئەوەی کەیتر لە قۆناغی ئەوەی کەیتر خۆ ئامادەکەنی بۆ نمایش ئیترەوە ئێستا لەو حاڵەتان کەیتر کۆمەڵێک وردەکاری ماوە کۆمەڵێک شێوازی ئیشکردن ماوە پێویستەکە لەلایەن خودی ئەکتەرەوە بێ و تا ئێستا هەموو کارەکان بە باشی ڕۆیشت و هیچ شێش و گرفتێک لەو بابەتە ناتوتە پێشوەمان وابستی ئێوە وەکو دەرهێنەر وە تجای ئەکتەرانیش بەو خەتە ئیخراجیە بەو خەتە دەرێنەری کە دەرێنەر دایناوە تا چەند قسەتان هەیە لەسەر بابەتەکان من و کاگەڕاست کە قسەمان لەسەرکەوە تا ئێستا هیچ شتێک لەم نمایشە پێی نەوتراوە هێڵێکی ئیخراجی هیچ شتێک تا پێی نەوتراوە کەمە هێڵێک بێ بەتایبەت بەوەی کە ئێمە جامان کردێتەوە ئێمە قۆناغێکمان تاخێرەوە کە پێوانی قۆناغێکی ئەزمونگەری و پێویستمان بۆ کردو عنی ئەو بۆ کە بخۆمان لە شتی با و تەقلیدی بە دوور گرتووە پێویستمان بەداهێنان بووانی کە سەرەتاش کە کاگەڕاوێر قسەمان کردووە پێویستمان بە شێوازێک لە تاقیکردنیشی نوێ بوو ئەمەش پێویستی بەداهێنان و ڕێگایشی دووردرێژە بۆمان دووبوون هیچ وابەستەبوونێک لە نێوان ئەکتەر و دەرهێنە و یاریدەدەی دەرێنەکە منیشم نەبووە تا ئێستا بڵین بەو شێوازە بەو سای لە کارەکەین و پێشمان وایە بڕای ئەوەی تاڵمان هەیە قۆناغی ئەزمونگەری ئێستا گرنگترین قۆناغە لە دوای کلاسیکەوە تا ئێستا شکاری تیاکراوە بۆ قۆناغە بووە کە پێوتری قۆناغی ئەزمونگەری و وانی بۆ ئێمەش بە هەمان شێشێکی تازە و باشیش بووە دەستان خۆش بێت کەی نمایشەکەنەوە خۆت ئاماژەی پێ بەرەوچکە کۆتا پرسیارمە بۆ 22 مانگ یعنی 22 نۆ تا وەکو دوی جا لە پەیماگای نەرجوانەکانی هەڵی بەدیعاتارتاش کاتژمێر 5 نمایشەکەین 5 ئێوارە بەڵە 5 ئێوارە زۆر سپاس ساڵ بەش